باشە لە بیر دێت دەرێ ئەمەش لە ناو خەزانی دەکەین و باشە دەستە ناو قالبەکان ئەو قالبانە لەوەی ببتە بەفر قالبی بەفریە دەدەچی ئێمەش تەوزیعی دەکەین لە بۆ خەرچی و ئینتاجەکەی ڕۆژانە 1200 قالبە ئەگەر گەرم بێ هەر 1200ەکە دەڕواتن قالبی 1000 دینارە لای ئێمە. من کارێکم گرێتە ئەستۆم ئەبمە خاوەنی شوێنێک ئەبمە خاوەنی کتێبخانێک ئەمە گرنگە بۆ ئافرەتێک لە وڵاتی ئێمەیە بەڕاستی کارکردن قورسە چ بۆ پیا و چ بۆ ژن لێرە بە تایبەت بۆ ژن زۆر قورسترە بەڵام منەوە ئەرکە قورسم گرتە دەسم من خولیای من بۆ خوێندنەوەی لێکردم کە کتێبخانەیەک بکەمەوە و هەر نای خۆشبی لێ بنێم لە پاڵ کتێبخانەکە کافێکی تیا بۆ کەسانێکانێ ئیسراحەتکەن یاخود بخوێنەوە من زۆر دڵخۆشم بەوەی کە کچەکەم کتێبخانەی کردوێتەوە و هیوادارم هەموو کچان هیوایەکیان هەیە وەکو کچەی من ڕێچکە بشکێنن و ئینشاءڵڵا بە مەبەستی خۆیان بگەن و ئیشی وا بکەن. والله الصبحية احنا نقضيها بالبيوت، العصرية المغرب هيك نطلع الاجواء شوية الحدائق هاي شوية حارة الجو حار درجة الحرارة 50 فحارة حيل كلش ما عندنا كهرباء ماكو. المواطن العراقي ما يهم قساوة طقس ولا تفجيرات ولا تهديد ناس عطاشة للدم، بالعكس دا أشوف أنا كمواطنة عراقية وإحدى من هذا المحفل أو من هذا المجتمع الجميل إنه أكو حب للحياة، أكو الطمع بديمومة الحياة.